جوانسرینی و گەرموگەشتنی سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەت سەنجام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی دووشەممە سەرەتا سەرزێڕی گرنگترین هەواڵەکان. خۆپیشاندانی خانشینکراوانی تەمەین نیشتیماعی لا کرماشان و چەند شاری ئێران، ناڕزایەتی کەم ئەنجامان لا کرماشان و چەند شاری دیکە ئێران، کۆبوونەوەی پەرستەران لا کرماشان و ڕەشت، بڕینجاربوونی سێ کۆڵبەر لە سنووری بانە، سەپاندنی سزای زیندان بەسەر بەندکراوێکی شۆڕەشی ژینە لە کرماشان، ئازادی ئەسری محەممەدی بەدانانی وەسێقا، بردنە سەرەوەی تەمەنی خانەنشینی لەلایەن دەوڵەتی ئیبراهیم ڕائیسی و خۆپیشاندانی دژبەرانی ئیسرائیل لە چەند وڵاتی جیهان. درێژە هەواڵەکان. خۆپیشاندانی خانشینکراوانی تەمەین نیشتیماعی لە کرماشان و چەند شاری دیکەی ئێران ڕۆژی یەکشەممە 28 مانگی خەزەڵوەر خانشینکراوانی تەمەین نیشتیماعی لە کرماشان و چەند شاری دیکەی ئێران دژ بە دۆخی خراپی معیشەت خۆپیشاندانیان کرد. بە پێڕەواڵی هەر هەفتە خانشینکراوانی تەمەین نیشتیماعی لە شارەکانی کرماشان، ئەهواز، شوش، کەرخە و حەوتەپە دژ بە دۆخی خراپی معیشەتی کۆبوونەوە. خانشینکراوان خوازیاری چوونە سەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوسانسازی و زابینکردنی بیمەی تەکمیلی بوون. ناڕزایەتی کەم ئەنجامان لە کرماشان و چەند شاری دیکەی ئێران. کەمەنجامانی کرماشان هاوڕێ لەگەڵ کەمەنجامانی ئەردەبیل، ئەهواز و تەفرێش ڕۆژی یەکشەممە 28 خەزەڵوەر لە ناڕزایەتی بە بایەخنەرزانی ڕۆژیم بە کێشە و گرفتەکانیان کۆبوونەوە. بە پێڕاپۆرتەکان کەمەنجامان خوازیاری بەکردەوە زەرهاتنی گەڵاڵەی یاسای پشتیوانی لە کەمەنجامان، جێبەجێکرانی مادەی 27 یاسای کەمەنجامان، گەڕانەوەی پشکی بوجەیان، دابینکردنی ئیمکاناتی ڕفاهی و سەرنجدان بە کێشە و گرفتەکانی ئەو چینە هەژارەی کۆمەڵگا بوون. کۆبوونەوەی پەرستەران لە کرماشان و ڕەشت ڕۆژی یەکشەممە 28 مانگی خەزەڵوەر پەرستەران و کادری جەرمان لە شارەکانی کرماشان و ڕەشت دژ بە دۆخی خراپی پیشەی و معیشەتی کۆبوونەوە. بە پێڕاپۆرتەکان پەرستەران و کادری جەرمانی ئێران خوازیاری پێدانی حەقدەستە دۆخراوەکانیان، پێدانی کارانەوەی زافەکاری، چوونە سەرەوەی تەعرەفەی پەرستاری، دابینکردنی ئەمنیەتی پیشەیی، دامەزراندنی پەرستاری نوێ لە ناوەندە دەرمانیەکان و کەمکردنەوەی سەعاتی کار بوون. برینداربوونی سێ کۆڵبەر لە سنووری بانە. لە ڕۆژانی ڕابردوودا سێ کۆڵبەری منداڵ لە سنووری هەنگەژاڵی بانە بە چەخەی هێزەکانی ڕۆژیم بە سەختی بریندارکران. بە پێڕاپۆرتی کۆڵبەر نیوز شەوی هەینی 26 خەزەڵوەری 1402 کۆمەڵی کۆڵبەر کەوتونەتە بۆسەی هێزەکانی ڕۆژیم لە سنووری هەنگەژاڵی بانە و سێ کۆڵبەری منداڵ بە ناوەکانی شاخەوان فەیزی تەمەن 19 ساڵ و خەڵکی دیواندەرا، سەرکەوت عەباسی تەمەن 16 ساڵ و خەڵکی سەقز و دانا پاشناو نادیار تەمەن 17 ساڵ و خەڵکی سەقز بە دەستڕێژی گولەی سەرکوزگەرانی حکوومەت بە سەختی بریندار بوون. سەپاندنی سزای زیندان بەسەر بەندکراوێکی شۆڕەشی ژینە لە کرماشان. بە پێڕاپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ بە دەستگای قەزای ڕۆژیم لە شاری کرماشان سزای 1 ساڵ زیندان، 30 ملیۆن تمەن جەزای ماڵی و 80 زەربە شەلاقی بەسەر دەست بەسەرکراوێکی شۆڕەشی ژینە بە ناوی مەهدی جەمشیدیدا سەپاندووە. بە پێزانیاریەکان مەهدی جەمشیدی لە ڕەوتی شۆڕەشی ژینە لە ساڵی ڕابردوو لە ئاز ژاراویکردنی قوسابیان و سەرکوتی خوێناوی خۆپیشاندەران ناڕزایەتی دەربڕی بوو، هەر بۆ بۆنەوە لەلایەن هێزەمنیەکانەوە دەست بەسەر و بۆ ماوەیەک لە گرتوخانەی ناوەنجەمنیەکان ئەشکەنجە و ئازاردرا. شاینی باساکان ناوبراو لە ڕۆژانی ڕابردوو بە مەبەستی جێبەجێکرانی سزاکەی دەست بەسەر و ڕەوانەی زیندانی دیزەڵاوا کراوە. بانکشتی چالاکێکی مەدەنی خەڵکی جێگولان بۆ ئیتلاعاتی سپا. ڕۆژی یەکشەممە 28 خەزەڵوەری 1402 سیروز عەباسی چالاکوانی مەدەنی خەڵکی جێگولان
لەلایەن ئیسلاحاتی سوپای پاسدارانەوە بانکێشت و پاش چەند کاتژمێر لێپرسینەوە ئازادکرا. بە پێڕاپرسەکان بانکران و لێپرسینەوە لە سیروز عەباسی لە حاڵێک زابووەکە ناوبراو لە دوایین جاری بەندکرانیدا بەهۆی ئەشکەنجەدانی سەخت بڕبڕەی پشتی شکا بوو، ئێستاش لە دۆخێکی تەندروستی خراپدایە. سیروس ڕۆژی شەممە 18 خەرمانانی 1402 دوای بانکێشکردن لەلایەن جاجگەی ئینقلابی جێگولان دەست بەسەر و ڕۆژی پێنجشەممە 6 ڕەزبەر لە زیندانی قۆروا ئازادکرا. شاینی باسەکە ئەو چالاکە مەدەنیە مامۆستای زمانی کوردیە و هاوڕێی لەگەڵ هاوژینەکەی بەناوی فەریدە وەیسی ڕێکخراوی پەروەردە و بارهێنانی ژنۆباری زانستی کوردستانیان دامەزراندبوو، بەڵام مۆڵەتەکەیان لەلایەن حکوومەتەوە هەڵوەشێنرا. شاینی باسەکە سیروز عەباسی لە سەردەمی شۆڕەشی ژینەش دەست بەسەر و سزای جەمانگ زیندانی بەسەردا سەپێنرا بوو. ئازادی ئەسرین محەممەدی بە دانانی وەسێخە. ئەسرین محەممەدی خوشکی هەمیشە زیندوو شەهریار محەممەدی لە گیانبەختکردوانی شۆڕەشی ژینە کە هاوکات لەگەڵ ساڕۆژی گیانبەختکردنی براکەی دەست بەسەرکرا بوو، ڕۆژی یەکشەممە 28 خەزەڵوار بە زانانی وەسێخە ئازادکرا. شەوی چوارشەممە 24 خەزەڵوەری 1402 ئەسرین محەممەدی کاتێک لەگەڵ جایەکی و میلادی برای سەرزانی دوکانێکیان کردبوو بۆ کڕینی بەنێر بۆ ساڕۆژی گیانبەختکردنی شەهریار لەلایەن هێزەڵمیەکانەوە هێرشکرای سەریان و میلاد و جایەکی بەهۆی لێدانی هێزەکانی ڕژیم بریندار و خۆی بە توند و تیژیەوە دەست بەسەرکرا. شاینی باسەکە شەهریار محەممەدی تەمەن 30 ساڵ ڕۆژی 27 خەزەڵوەری 1401 لە ڕەوتی ناڕزایەتیەکانی بۆکان بە تەقەی هێزەکانی حکوومەت گیانی لە پێناو ئازادی و بەرابەریدا بەخت کرد. خۆپیشاندانی کورزانی ئەوروپا دژ بە قەدەغەکردنی چالاکیەکانی پەکەکە. ڕۆژی سێشەممە 27 خەزەڵوەری 1402 هەزاران کوردی دانیشتووی وڵاتانی ئەوروپایی دژ بە قەدەغەکردنی چالاکیەکانی پەکەکە ڕۆژانە سەرشەقام و دژ بە دەوڵەتی فاشیستی تورکیا خۆپیشاندانیان کرد. بە پێڕاپرسەکان تەنیا لە بەرلینی ئەڵمان 4100 کەس بەشداری خۆپیشاندان بوون و دژ بە بڕیاری دەوڵەت بۆ قەدەغەکردنی کار و چالاکیەکانی پەکەکە خۆپیشاندانیان کرد. بەشداربوونیە و خۆپیشاندانە دژ بە دەوڵەتی فاشیستی تورکیا دروشمیان بەرزکردەوە ڕایانگەیاند دەیان ساڵە دەوڵەتی تورکیا گەلی کورد کۆمەڵکوژ دەکات و لێجیاتی سزادانی ئەو دەوڵەتە حەزبێکی شۆڕەشگیر کە بۆ ئازادی و پێکەوە ژیان شەڕ دەکات سزادان. ڕێگەی ئاماژەیەکە لە چالاکیەکانی بەرلین پۆلیس هێرشی کردووەتە سەر خۆپیشاندانان و چەند کەسیان دەست بەسەر کردووە. هەروەها لە وڵاتانی فەڕەنسا و سویدیش کۆرزانی ئازادی خواست بۆ پشتیوانی لە پەکەکە خۆپیشاندانیان کردووە. کۆبوونەوەی کرێکارانی ڕەسمی لە ناوچەنەوتیەکانی باشووری ئێران. ڕۆژی یەکشەممە 28 مانگی خەزەڵوار کرێکارانی ڕەسمی سەر بە وەزارەتی نەوت لە ناوچەنەوتیەکانی باشووری ئێران و دوورگەی سیری دژ بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ڕەسمی نەوت ماوەی چەند هەفتەیە بۆ گەیشتن بە داخوازیەکانیان کۆبوونەوە بەڕێوە ئەبەن و خوازیاری وەلانانی سەقفی هەقدەست، وەلانانی کۆسپەکانی بەردەم حەقی سەنەواتی خانەنشینی بەکردەوە دەرهاتنی مادەی دەی ئەرک و بەرپرسیارەتی پێرسۆنەلی نەوت، کۆسایی هێنان با دەستێوەرزانەکانی دەوڵەت لە سندوقی خانەنشینی و جابینکردنی ئەمکاناتی ڕەفاهین. ناڕزایەتی خانەنشینکراوانی سەنعەتی فولاد لە ئەسپەهان و تاران. خانەنشینکراوانی سەنعەتی فولاد ڕۆژی یەکشەممە 28 خەزەڵوەری 1402 دژ بە دۆخی خراپی معیشەتی لە بەردەم سندوقی خانەنشینی کۆبوونەوە. بە پێڕاپرسەکان خانەنشینکراوانی سندوقی فولاد هەر هەفتە دژ بە دۆخی خراپی معیشەتی ناڕزایەتی دەرەبڕن و خوازیاری چوونە سەرۆیاستی حەقدەست و مەزایە بەکردەوە دەرهاتنی گەڵاڵە یەکسانسازی، هەڵوەشانەوەی بڕیاری دەوڵەت بۆ تێکەڵکردنی سندوقەکانی خانەنشینی، دابینکردنی بیمەی تەکمیلی و چاکسازی لە بواری معیشەتین.
لە سدارەزانی بەنجکراوێکی بەلوچ لە زیندانی شیراز. بەیانی یەکشەممە 28 خەزەڵوەری 1402 حکمی عەدامی بەنجکراوێکی بەلوچ بە ناوی یاسین زەینەدینی تەمەن 30 ساڵ لە زیندانی عادڵابادی شیراز جێبەجێکرا. بە پێڕاپۆرتی ڕێکخراوی هاڵبەش، یاسین زەینەدینی خەڵکی گوندی مینانی سەر بە شارستانی سەرباز و دانیشتووی شار بووە. ناوبراو ساڵی 96 هەتساوی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە مێحواری شیراز دەست بەسەر و لەلایەن دەزگای قەزای ڕژیمەوە بە ئیعدام مەحکوم کرا. شایانی باسەکە سزای سێجارێ و بەندکراوە یەکجار لەلایەن دیوانی باڵای وڵاتەوە هەڵوەشاندرا بوو. بردنە سەرەوەی سەمانی خانەنشینی لەلایەن دەوڵەتی ئیبراهیم ڕائیسی. بە پێ راپۆرتی مێدیاکانی نێوخۆی وڵات، مەجلسی شۆرای ئیسلامی بۆ کەمکردنەوەی نایەکسانی سندوقەکانی خانەنشینی بۆ یاریزاوەکە تەمەنی خانەنشینکردن بباتە سەرەوە، بەڵام ئەو لایحەیە ئەبێ لەلایەن شۆرای پارێزەرانی یاسای بنەڕەتیەوە پەسەند بکرێت. بە پێو لایحەیە کە ڕادەستی شۆرای پارێزەرانی یاسای بنەڕەتی کراوە، کەسانێکە 28 بۆ 30 ساڵ پێشینەی کارکردنیان هەیە شمولی ئەو یاسایە نابن، بەڵام ئەوانەی وا 20 بۆ 28 ساڵ پێشینەی کاریان هەیە بۆ هەر ساڵ 3 مانگ بە تەمەنی خانشینکردنیان ئێزافە دەکرێت. هەروەها بۆ ئەوانەی 10 بۆ 20 ساڵ پێشینەی کاریان هەیە بۆ هەر ساڵ کارکردن 4 بۆ 5 مانگ بە تەمەنی خانشینکردنیان ئێزافە دەکرێت. مەرجی بەکردەوە دەرهاتنی بڕگەکانی ئەو لایحەیە بەم جۆرەیەکە تەمەنی بیمەکراوان بۆ پیاوان زۆرتر لە 62 ساڵ و بۆ ژنان زۆرتر لە 55 ساڵ نابێت. شایانی باسەکە تەمەنی خانەنشینی بۆ پیاوان بە 35 ساڵ پێشینەی کاری 65 ساڵ و بۆ ژنان بە 30 ساڵ پێشینەی کاریەوە 6 ساڵ دیاریکراوە. هەروەها ئەو کەسانەی بیانەوەی زووتر لە کاتی دیاریکرا و خانەشین بن شمولی ئەو بڕگانەی کە لە گەڵاڵەکەدا هاتووە نابن. دووە هەواڵ خۆپیشاندانی دژبەرانی ئیسرائیل لە چەند وڵاتی جیهان. ڕۆژی یەکشەممە 28 مانگی خەزەڵوەر لە ئەنگرانی فەلەستین و دژبەرانی ئیسرائیل لە چەند وڵاتی جیهان دژبە ژینۆسایدی خەڵکی فەلەستین لە کەرتی غەزە خۆپیشاندانیان کرد. بە پێ راپۆرتەکان لە ئەنگرانی فەلەستین و دژبەرانی دەوڵەتی ڕازگەرای ئیسرائیل لە ملبۆرنی ئوسترالیا، زانکۆی هاروارد و نیویۆرک لە ئەمریکا، هەروەها شاری ڤێرشەو لە لەهستان بۆ جارێکی دیکە لە ناڕزایەتی بە کۆمەڵکوژکردنی ژنان و منداڵانی غەزە خۆپیشاندانیان کردووە و خوازیاری ڕاگررتنی دەستبەجێ شەڕ و ڕاگەیاندنی ئاگربەست بوون. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکە هەر شاد و سوودمەند.